تا چەند ڕازین لەو بڕەگەنمەی کە لێتان وەردەگیرێت گلە یەکانی ئێوە چییە بەرهەمی خۆماڵیمان و بە تایبەت گەنم و جۆ ئێستا کە چۆنە ئەم 6 تەن گەنم یەک جێهاتیە 5 تەن 400 کیلۆ واتەوە 100 تەنەکەیت کەس لێ بکەم 50 تەنەکەیت کەس لێ بکەم دار و 16 هەندە گەنمم تەسمی کردیا لەگە ئەو پیاوەی هاتە ئێستا پارەکەم وەرنەگرتیان ئەمە 4 ڕۆژە لێرانەما یەک سەفەرم بەتار نەکردیا ئەوەش پارەکە شتەکەەوە و ڤایرۆسەکەمان دیار نیە نازانین کە جنێ دەماکوژی بەنای خۆی بەخشندەوە مێرەبان سڵاوتان لەبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە بەرنامەی ئەمڕۆی پەیامی تۆ جیاواز دەبێت لە بەرنامەکەیەکی و تایبەت دەبێت بە جوتیاران و فەلاحانی هەرێمی کوردستان ماوەیە کە سایلۆکان دەستیان کردووە بە وەرگرتنی گەنمی جوتیاران بەڵام لەگەڵ وەرگرتنی گەنم بێگومان کۆمەڵەیەک ڕخنە و کۆمەڵی گلەی جوتیاران بڵند بۆتەوە بۆی کە ئەم ساڵ بە پێی و بڕێکە دیاریان کردووە 100 گەنم لە جوتیاران وەردەگیرێت دیارە بەشەی لە جوتیارانیش ناڕازین بەو گەنمەی کە وەردەگرێت بۆ ئەمڕۆی بەرنامەی پەیامی تۆ هەروەکو پێستا دەیبینن گەنم و لە جوتیاران وەرجگرێ و خاڵی دەکرێت تایبەت دەبێت بە جوتیاران و دەچم لە جوتیاران دەپرسم تا چەند ڕازین لەو بڕەگەنمەی کە لێتان وەردەگیرێت گلە یەکانی ئێوە چییە بەرهەمی خۆماڵیمان و بە تایبەت گەنم و جۆ ئێستا کە چۆنە بەرنامەی ئەمجارەم لەگەڵ جوتیاران دەبێت و زۆر تایبەت دەبێت بینەر و بیسەرمان بێت مامە جوان ئەوجارەت 100 گەرمەکان وەردەگیرێت ئەوەندە گەرمە لە فەلاحی بەسە باشە زۆر کەمە فەلاحەکانمە زۆر مەغدورن فەلاحی دەزانم فەلاحی گەورە 3 تەن و نیوە هەتا 4 تەنی لۆ هاتەوە یعنی ئەو فەلاحات چی ئەوەی ئێستا ئەو سیارەم بار کردیا قایمەکەی تەمەشاکە 10 فەلاح پترە 10 فەلاح پترە ئێ فەلاح بەجارێکی زۆر مەغدورن لە لای قەراج و مەغموری وە نییە لەو لای وە نییە لێرەکەمتر وەردەگیرێت لێرەکەمتر حساب دیارەکەمترە ینی کۆ قەڵابەت ئێستا ئەوە 10 فەلاح هەرێکی 5 تەن و 4 تەن و 6 تەن و یعنی نەمدیتە 20 تەن نەمدیتە ناوەڵڵە زۆر مەغدورە باشە یعنی بەرهەممان زیاترە لەوەی کە ئێستا کە دەیدەنەوانە بەرێ زۆر دەمینێتەوە گەنمەکانێ زۆر دەمینێتەوە لەو بازاڕی سەرفی دەکەمەوە بازارە زۆر هەرزانترە لە حکومەتی مشکلتان چییە؟ والله ئەم سیارەی خۆمە سڕەم ئۆتانێ سیارە دێتە ژۆرێ لە سبەنی هاتە هێوارێ 20 دقە لە پێش ئەو دەرکەی ڕاوە دەستی سیارەی دەگری دەبێتە ئیزدیعام هۆسەی دروست دەکاتن ناتانی بێتە ژۆرێ پێش وەختی ڕۆژێ دە سیارە سەبر سیارەی بخینتەوە هەدەمێت دە سیارە 15 سیارە بیسعات بێتە ژۆرێ نەکاتەشی 56 قردێ بەتەردەستی بەڕێ ناکە زادەش دەژێوە سمێنەوە 3 جارە بگیرێ کات دەعمش دروست بووە مشکلە دروست بووە ئاژاوە دروست بووە کەس نالی بستە ژۆرش کرد گەرمت بار کردوانی بەرێ گەرمی چەند جوتیارت دەکنا یەقل بەرێ ئەو
ئەو ساڵ ڕێژەی گەنم و وەرگرتن چۆنە بەڕای تۆ؟ بە قورئان ڕەبزی تێدایە جەرەجە یەک تێدایە جەرەجە دوی تێدایە سێ تێدایە بەس بە زۆری هە باشە دەکرێت قسەی ڕاستی هە باشەش دەکرێتن گەرمەکان دەرناچی زەڵامێ چار کار پێنج کارتیە بەس ڕەکە بیتن یەک بارە و خلاص بەس زەلام هەیە ئێستا وەرە دەچین تەماشا کارکردنەکەی بکات چار کارتیە پێنج کارتیەیە پێ درێم پێم برێ وەزعی فەلاعان چۆنە ئێستاکە؟ بۆچە ئێستا ئەو ساڵ ڕێ بەستە زمانێ سەتا چاردە گەرمیان لە وەرز لەوە هەموو گەرمەیە سەتا چاردە بەسە لە ئەمەی بە زەبری پارێ بچی بکڕێتنەوە کەمیەکەیتکەی بە زەبری پارێ بە 110,000 کڕێت تەنی وەرەقەی کڕیە وەرەقەی زراعی کڕیتەوە کەم کەمی لوات تۆ چ بکە جێ 89 تەنی هەیە جێ 5 تەنی دێتەوە دەکا وەرەقەی زراعە دەکرێت باسکە وەرەقەکەی دەچی دەکڕی پێ تەسمیلی سایلۆی کاتن فەلاحی تێ دەکرێت ئاتم فەلاعیتکە هەیە کە زیادی لەهاتەوە خۆی دەفرۆشی ئەوێدی دەکردەوە گەمی زیادی هەیە ئەو دەکردەوە لە بۆ ژۆری پێ تەسمیەکەی کەمە ئەدی ڕێژەکەی کەمە زۆر زۆر وەزعی فەلاعی وەزعی فەلاعی بەگشتی والله وەزعی فەلاعی فەقیرانە وەزعیان برێم کۆ کوڕە وەڵا باش نییە ناوەڵا باش نییە والله لەبەرەوە ڕسیدەکە کەمە کاکە ئەدی لە تەنەچی لە دۆرمەشی 100 کیلۆ لۆ هاتەوە لە مەغموری 800 کیلۆ هاتەوە ئاخا و کابرا تەسمیلکایی قوڕی بەسەری باش يعني لو ايرا ومخمور وانده فرقيه من الحكومه العراقيه وهريم كردستان لو انده فرقيه والله ايرا ماري خوي فرقيه كاكا هذه كو فرقين او هريم او بغداد وبغداد لو خوي يعني استا فلاحي ما حزك اثر ببغدادي والله او كان ميزات اللي ورجيله والله فلا عزك أري والله فلاح كين دري شتى زاد دستوين دري أري والله استاد يقول فلاح عنده قال ميل سردمينيته وناصر ده بيت شيله والله فقر يدي بسلا أويبكو زي بهرزان فروش لبازاري هاو كاري كرا للروي كيمياء وبابتانا فلاح كورنا والله هيك لون كرا هيك أنا داي فين بلا وضعي فلاحي استاك الهريمي كردستان بقشتي وضعي شونه والله خلافه زور شو خرافه يعني بيستيان بس يفلاح بيستي بس بس استلمونا منا راسيه كوانا راسينا هاتو شناتو كابلا دول 100 كيلو هاتو دول 100 كيلو يعني كابلا كبازا دول 100 بي 5 سيب يعني ادي ادي 6 لك كتير لاشي ساكاتو دسينا على فان ساق دكاتو دبي بسيبي لو عن داتو عن بهرزام دا بس سياسه جناكا استام قرمي خون فروشتيا زوان تاني قرم بس سياسه تزارم ده لك فلاحي لك بمينته تيك دشي يعني كي شيء سيا تيك نسيت سيا كابرا سيليوكا يعني هو قرم هردا جيلي اذا بيساق كاتو ساقنا كاتو دي سبكا يعني حكومه كامل لي وردقري وحلا فكاني شرزاني لي وردقري الله فكا هرزاني لي وردقري طبعا دخلتوا بازاري او كزوره يعني مثلا تو هموي بس بازاري كابرا لك وانا في تسمين لاكري ناريم يعني رصيد مثلا 50 دول 500 لواتو اوصل برقن مشان لي وردج او برقن ما بس باشا باشا الاخوه جاي باش خابريتيو باش بصايق يا فلاح والله فلاح من فلاح بقشتي وسعتان استاكا برهم كان دان صاغدتو كم وردج اخوي باشا بس عيبك اون ديا فلاح دبني تسل 50 دور 100 كم لواتو سيلو شوش دور ما 500 لواتو 500 كما تصندون متيا سيلو شوش دور 500 اري والله دبي ورقي فيها ورقي دي بكره او ثاني بس هذا يوم ما يتكتل هذاك يا كمايت ولا بازار والله دي بيدنا بازار وزت اسمان بانا كانوا سني ما عندني ما مثلا بازار بتسندي والله قالني بعض يانغو سيو بنزايا او سيو سيدك اي باشكا هذه ليره بس اللي تمر دقيقه والله ليره اي باشكا نازم والله 5 8 سنت كان 506 بەڵام 506 قسەیە وەچی دێ پارەکە 535 دەدەنێ 15 ئیوێدا ئیوێ 5 خۆتەیە و بەعاسر باش مام وضعي فلاعي كويس تاكا وەزعی فەلاعی ئەوەی حیتی و لەسەر ئیشەکەی مەزبور نێ ئیشی لەولا دەکا لەخۆ عیبی نییە ئیشەکەی کە دەکا کابرا هەیە لە خۆی لەلا عشکەی شێ دەکات چ مەزبوری ئەو گەرمەی نییە ئەگەر مەزبوری گەرمەکەی بشە و ڕۆژوەچی ئەوەی تێ ئارایە ئیسفادەکەشی ئەو تۆ نییە کە ئەو خەڵکەی بەحسی دەکا گەرم بە 300 و بە 500 و حکومەت وەردەگری و ئەوها ئیسفادەکەی زۆر نییە ئەوەی خاستن ئاوی هەبی و ئاودا و ئەوە بڕێک باشترە وەزی بەس وەزعی دێمەکەی وەڵای خراپە او صار
سەتا چاردی گەرمەکان لێ وەردەگرن سەتا چاردە بەڕای تولۆ فەلاعی باشە یان کەمە وڵی کەمەوە هەموو عاڵم دەزانی کەم ئەو پێش ناکە برێن باشە ئەوەیە ناوەڵە ڕزقی دە کارتی کە تەوزیع دەکەن با یەک فەلاعیە بەشی دە فەلاعی باشی سەد فەلاعی تەوزیعکەن یعنی دە فەلاعی دەکە یەک فەلاع چکە سارتەن لێتەوە پێنج لێتەوە شەشی لێتەوە هەفتی لێتەوە کە فەلاعی شێ چلتەنی هەیە دەبی چار پێنج ناوان لێکدا بیکاتە چلتەنەکە و ڕەوانیکە ئەو گەرمەی کە دەبینێتەوە لە بازار هەرزانتر ساقیەکەنەوە وەڵڵای ئەو گەرمانە توجار دێن بارەکە ئەوەی لۆخۆی کڕون و فرۆشتنی پێ دەکاتن و بەس هەرزانترە لەوەی لەبەرەوەی فەلاعەکە هەیە شەش تەنیاتی هەیە پێنج دێ هەیە ئاو نادا ئەو وەرەقان لە خۆی دەفرۆشتەوە بە جەمەجموعە کەشتکە لە خۆ لێکەدا و نەفرۆشی ئەتۆ فەلاحی وانێ وەسعی فەلاعی وڵای دەبری خراپە خراپە ینی پێویستیان ناداتی ناوەڵە تەنی بە 150,000 کڕیا پێشتر دەڕاستەمە پێش دەڕاستی دێدایی حاقی دەڕاستی پێ تەسلیم بکەیت ئێستا یەک دۆلمندێک ئەوە ناناتی تەنیش ناراتی دەبی هەمی بکڕی 120 گەنم یەک تەن ڕەسیدی ناتۆ یەک دن ناداتەوە لەبەر چی لە ڕاستەی نادەیەک دوش عردی دیێمی نووسە 270 کیلۆی دەیە 120 دۆنمەیە دەتەنی دایمی دەتەنی چی لێ بکەم لە چی بارکەم گەرمەچان دێتەنها دەتەنی دایمەوە بخۆی ئارێ بەخۆی شەما بکە دەتەنم نواتەوە دەتەن ناکە قەناکە یەک ئەتی کۆلۆ من دەتەنی چی لەکەم 120 گەنم هەبی چ لە دەتەنی کەمە من هەر تەسلیمی ناکەم ناوەڵ ئەو گەرمەی لە چێ ساغ بەخوا دەبێ بیدەمە تەڕع بە 300,000 بیدەمێ ئەو لە خۆی استفادەکەی لێ دەکاتن مادومینەکەمیش بەلاش دەڕوا فرۆشتنەوە بەگرانتر بەگرانتر بە خۆ تەسلیمی دەکات لەکوانەوە 560 550 تەسلیمی دەکاتن لۆ بە منیش بەلاشە لەبەر چی ئەوان پێیان تەسلیم دەکرێت ئەو وەرەقەی دەکڕی ئەمن بسم مەسرفم لێ کردیا چیمیام کردیا گەلمم کردیا عردم بە ئیجاکردی هەموو تۆ کردی مەسرفم لێ کردیا وەرەقە پێ ناکرێت بە 150,000ش هیچ هاوکاریش هی یەک دنێک نەچیمای دامێنەوەشی دامی هیچ هاوکاریش نەکردیە ناچاریتان دەکات زۆر جار فەلاحواز دەیشەکەی هەر زۆر ئێستا ناچارم لە وازێ بینم دەبی وازێ بین چی لێ بکەم دیارە هاوکات لەگەڵ جوتیاران قەڵابێکی زۆر لێرەیە بار هەڵگرێکی زۆر لێرەیە و سڕێکی زۆریان گرتووە بۆ گەنم دەمەوێت لە زاری ئەم سایقی ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە پێ بڵێن کێشەکان ئێوە چیە هاوکات لەگەڵ جوتیاران ینی ئێوە کێشتان چیە کێشەی سڕەتانەیان کێشەیەکتانە بەدیاریکراوی برای وەرەزم ئەمێن ئەلێرە چا ڕۆژە لێرەمە کتابم تەسلیم کردیا هەیە لەگە من تەسلیمی کردە دوو جارە چی تۆ ژۆرێ ئەمە چا ڕۆژە لێرانەمە یەک سەفەرم بەتار نەکردیا فەلا حراتی هەیە گەرمی نەدوریتەوە هەیە زەرەری کردی ئەو کتابە بەشی 300 ملیۆنیە تەلەفۆن دەکە کتابەکەم دەستێ دەژۆرە تاقیب دەکەلی ناگرن تاقیب کتابەکەشت بکەیت سارە هەیە چرتفرتی دیدە سەر ژۆرێ هەیە چا ڕۆژ لێرانە هەر نەستە ژۆرێش لێرە واستەکاری هەیە چی هەیە دەزانێت چییە دەزانێت چۆنە کابرا هەیە کتابەشی دادەنێتن 3000 نای دەخینەوە هەلیرەژ نییە ئەتوش کتابەکە دانایە لە گەوی نایت و ناخینتەوە کە ناوت نەخینتەوە تو هەلی ڕاستە هەر ناوی دەخینتەوە ئەوش ئەلێرە نیە گەرمی لە عباشەیە یان لە کەندە ڕاستی هێشتا نەیدوێتەوە هەر ناوی دەخینتەوە ئەتوش دەبێت لە ڕۆژ هەیە ڕۆژ لێ بداتن یعنی کەس نازانێت تێنا باش نییە ئەمە چەند جار چوینەکەم دیرداما کردێت کە ناوەکان هەمووی لە جامی بدرێتن کە ئەوەی دێتە مەشا دەکەن ناوی هەبیتن لێرە دەبیتن ئەوەی ناوی لێرە نەبی خۆی دەستۆ مارێ کابرا لۆ لێ ڕاوەستنە ڕووگەرمای لە تۆ قسەری بداتن ئەم چا ڕۆژە لێرانەوە لۆ سالیۆ کراتەوە ئەم ئەلی ڕاوەستا من نەچووی مەژۆری کەنجی قەرارە بەبەردکەوێت ئەو ڕۆ عەلە سا قایمە پێنجم ئەگە عەسری سەعات 4 ئەوانە بەبەرم بکەیتن و ئەگەریژنا لۆ سبەینە تاخیر دەبینەوە گەنمی کوێ تێناوە گەنمی چەند فەلاح تێناوە وڵی ئەمە گەنمی گردە سۆری برادرە چێهینایتم و چەند دۆنم گەنمت هەیە چەندت کردووە ساڵ چەندە لێوە من 150 دۆنمم هەیە لە 150 دۆنمی 13 تەنم لەوادیتەوە ئەم بەخۆی 6 تەنم هەیە 13 تەن ئێستا دیارێکی 6 تەن گەنمت هەیە 6 تەن گەنمم هەیە 150 دۆنم عەردشم هەیە لەو گەنمی چەندت بۆ هاتووە 13 تەن 13 تەنیشم لە بازاڕی وەرەقەم کڕیە ئەویش پێ تەسمیرکەم باقیەکەی دیش دەبی لە بازار ڕەش بفرۆشم بە 300,000 ئەو سێزدەی کە وەرەقەت بۆ کڕیوە وەرەقەی لە چەند تەنی بە 800,000 بەڵێ ئەو دەکات چەند بڕەپارێ تقریبا ملیۆنێک دەکات باشە پێم بڵێ ینی ئەو بڕەپارەی کە قەرزت کردووە زایدە ئەو مەسروفەی کە لێت کردووە ئێستا تەسلیمی حکوومەت دەکەیت کەی قەرارە پارەکە وەرگرێت وەڵاهی دیار نیە ئیلا شعر الآخر ئێستا من لە 2016ەوە تەسمیلم کردێت تا ئێستا وەرم نەگرتووە لە 2016ەوە ئێستا هێشتا وەرم نەگرتووە چەندی تۆ قەردارە
بەخوا دەور دەفتەرێک دەبێت. بەڵێ ساڵانی ڕابردوش 2016 و 17 و بەخوا ناپار من تەسمیرم نەکرد لە بازار فرۆش بازار ڕەش لە بازار ڕەش دەفرۆشین کە لێت وەرنەگری ئێستا من 6 تانم هەیە 13 تان حەق خۆم وەربگری خۆی لێرە بەغدا غەدر لە هەرێم دەکات بەعام یعنی ئەمە بە واقع بین یعنی ئەوە پەیوەندی بە بەغداوە مەسەن ئێستا لۆ نمونە مەخمور بە کامل لیان وەردەگیرێ مەسەن لە کەرکوو بە کامل لیان وەردەگیرێ بەس لێرە من فەلاعکم 150 دۆنم هەیە 13 تانم لەواتی 13 تانە من چی لێ بکەم 6 تانم هەیە 13 تانم لەواتی 150 دۆنمیشم هەیە بە ڕسمی بەناومە ڕەش هەرزانتر لێتان وەردەگرێت هی لە بازار ڕەش بە 300 هزار لێم وەردەگری ئەگەر لە سایلۆی بی دەرەزەیەک 580 عفوا 6 لە بازار دەی بە 300 هزاری بە 300 هزار مەصرفەکەی دەرناک بڵێ بەگشتی وەزعی فەلاحی چۆن والله وەزعی فەلاحی لەو پەڕی خراپیە بەڕاستیت پێ برێم یعنی بەغدا زۆر زەخت لە هەرێم دەکات بەنسبەت فەلاحی یعنی هیچ لۆ یعنی فەلاح بەس فەلاحی هەرێم مەغدورە فەلاحی ئەو لە هیچ کێشەی نییە مثلا لۆ نمونە ئەگەر ئەمە شێستانەکەم لە بازار لە سایلۆ لێوەگری لۆ لە بازار ڕەش دەیفرۆش ئەم نەگەر بەس گەنمم هەیە فەلاحەکانی هاوڕێش تێوانێک کە هەمان تەماتە و خەیار و هەمان کێشە و مەعاناتیان چیلۆی خیار ئێستا بە 125 دیناریە تەماتە بە 125 دیناریە ئەم بەخۆم کوڕە فەلاحم کولۆی دەردەن یعنی بەس مەصرفەکەی ناکە پارەی لێکردنەوەکە و عەمەلەکە و نەقلەکەی ناکە سندوقەکەی کە دەکڕی دەرناچی عەنەکە 500 قەیمە لە ژۆرەیە دوو ڕۆژ مەوعیدی مایە ئی باشە کابرا بەتار نەکرێ چ قڕ بەسەر خۆی بکە یەکتان بە 100 هزار دیناریە 11 قەیمە لە ژۆری ئێستا نانە 11 پیاو دێت ئەمن دوێنێ هەشتم زانیە چیتە ژۆرێ هەتا ئێستاکە چار بەتار نەکرایە چار قەیمە لە ژۆری مایە ئەتونۆی 11 قەیمە ڕۆیە مەوعیدەکەش بە عیسابی ژیانی فەلاحی بووە کورە وەڵڵا ژیانی فەلاحی کوی برێ خراپە قڕ بەسەری کوی برێ خراپە کێشی سایەخەکان چییە؟ وڵا کێشەی ساغەکان هەموو کەس دەزانی کێشەی ساغەکان ئەمە لە کێشەی ساغەکان گەرە تازەمەوەی کابرای گوتی گرنگەوەیە کە ئەمە ئێستاکەمە بووینە نوێنەری فەلاحی ئەمە گەنمانی ناگەنمی فەلاحمانی نایە جاران فەلاح شخصیاتەشی تایبەتی هەبوو کابرا ڕێزی لێ دەژیرا ئەمە برادری من لە بۆی جێڕاینەوە ئەو ڕۆژە مەلەکن دەڕاستی ڕاوەستاینە گوتی لەو گوندانەکەات خۆ بە دەڕاستی دوورنەمان دەکرد گوتی لە پاش دوورنەی کابرای ئاغی وێندەرەکە گوتی گەگەنمی تەسمیلی کرد حکوومەتی عێراقی تەسمیلی کرد گوتی لە پاش هەفتەی گوتی بە فلاتی گوتی دەڕاستی بە هەدیێنار کە ئەو فەلاح زۆری گەنم تەسمیل کردی والله گوتی بەخۆ بە دوو مەهەندیسەوە بەڵام ئێستا کە لەوەیە فەلاح لێرکانە گەنمی زیاد تەسمیل کە حکوومەت لێرانە یەکسەر دەبی بیگریتن یعنی شکایەتی لێ دەکات دەرێت لۆ هەموو تەنەت هاتیە لەسەر 200 کیلۆ مەسەلەن لەسەر شتێکی و حالا کاش چ دەکەن نە گەنم دەڕواتن نە ڕەسید هاتیتەوە نە شتێک هاتیتەوە ناچار دەبێتن ئەلێروکانە گەنمەکەی خۆی بە هەرزان فرۆش بکاتن ئەتو 12 مانجی خۆی بەتەمای خۆی لە بنەوە ئەو خاکەتنە لە بنەوە نایە لەوەی کابرایە کاتێ لێرکانە هیچ نییە چیە خواشک دەبینی و ئەو دۆنە گەنمەیشک دەبینیتن ئەلێرکان هاتێ گەنمیەوە کردیا و جە لە کاتی سایلۆی ڕەسید نەهاتیتەوە چەند تەنمەیە ئەوەندەم هاتیتەوە ئەو جەوەرە ساقی بگرە پارەی ساقی بدە و پارەی هەباشەی بدە و گەنمی بینە سایلۆ ئەو جە ئایا وەرگیرا وەرنەژێ وەریش نەگیرا ئەتو بڕۆ لە خۆت لێروکانە لەکن تەڕعەکان پارەکەش ئەوە شتەکەەوە ئەوەش پارەکە شتەکەەوە چ ڤایرۆسەکەمان دیار نیە نازان کە ژنە دەماکوژی چکە 2016 مان ئەمە تا ئێستا 2016 مان تەسمیل کردیا نەهاتیتەوە هەتا ئێستا 2016 مان نهاتیتەوە لێشە دیاربی خۆشە مەسەلە میرە پارەکە کەنجینە دێتەوە بەڵام ئەو شتەشمان لێ دیار نییە چارەگە فەلاح لێرە بەرهەمەکەی ساغ نەکرێتەوە دەبێت بچێتە بازار لە بازاری ڕەش چۆن لێ وەردەگرێت لە بازاری ڕەش ئەوەیە کە ئەتۆ هەتا ئێستاکە یەک ئەگەرت هەبووە کە دەرەی دەبەمە سایلۆ کە مادەم لە سایلۆ هاتیەوە بارە تەسمیل نەکرا ئەوەندەی دی ڕەزیل دەبی ناهومێت دەبی ئەتۆ جاری ڕێچارەکرد نییە چکە ئەو گەنمە تو لە چی هەری دەگری پێویستیت بە پارەیە چمیات بەقەر کردە تەرەنتەرت بەقەر لە بۆ هاتیە هەمووت بەقەر هاتیە هاتوش بەقەر دیەوەت کردە گەنمم دوورا پارەکەی دەدەم ئەو کاتی دەفرۆشم کە ئێستاکەش هیچ نەبووە چ دەکەی ئێستا پێم برێ وەزعی فەلاحی وەزعی فەلاحی هەتا برێ خراپە نەگەنمی لێ وەرەگیرێ دەگەنم دەستە ژۆرێ ڕەفزە بەها باشە دەیبستە ژۆرێ وەرەقەی نییە ئەوە بووم باسی هەباشە چی گەنمەکە لێکوان دەرەجە دوێت سێ کابرا فەلاح دەردەین دەباتەوە باشە گەنمەکە پیسە
دەرمای ئەوە جیای لێە تێدا ئەو شتان تێتی ساڵ دەکە لا باش شەمووی مەصرفە لە بۆ ئەدیکو تەبعاً تەنی بە 15,000 دێ با تا باشێ لە 30 دوو تەنی دزەرەرە باشە پێم بڵێ چەندت بۆ هاتوۆتەوە ئێوە چەند گەنمتان هەبوو چەندتان بۆ شێز 6 نیو هاتەوە دەبێتی وەرەقەی بکڕی وەرەقەت تەنی باشتایە بە 90 بە 100,000 هەوڵ دەدەن بیدەنە حکوومەت لە کاتێکا پارەکەی دیار نییەکەی وەردەگرن پارەکەی دیار دیار نەبی بیدی حکوومەتی باشتر دەچی لە بازاری حلاف بە کابراوە تەماشای گەنمەکەی دەکات لێرەوە گەنمەت بە 290,000 وەڕووکە بە 280,000 لێرە بە 560 پارێکە پارەی زیاتر وەرگرن بەرێ ئەو گەنمەی کە ماتەوە نیەوەی کە لێت وەرنەگیرە چت لێ کرد ئەو گەنمەی مای تۆ لە ئاقاری دەبێ ڕووکەی ئەگە ناوەڕەکەی دەبی لێ بکڕی بە 100,000 نایبێتە بازار ڕەش بەتەمای نایبم بازای ڕەش لەبەر چ نایبێوێ ئەرزانە نیوە قیمەتە بەچوەیە لێت بزر بووە بە 280,000 پارەیە ناکەی عقی خۆشت مەسروفاتت چەند بووە تۆ مەسروفات لە 6 ملیۆنی مەسرفە دوو چیمیایە جۆتە دوورنەیە گەنمە 4 ملیۆن مەسرفە 6 بەرێ لە بازار ڕیانە و 4 ملیۆنەی جاری وە هەیە پێ نادەنەوە جاری ئەو سا دو سارە هاتە ئەوەندەی دەکا گەنم ئەگەر مەسەرەن بارە ئەوەندە زۆر نەبی خۆ ناگەی عقی خۆشت ناگەی 4 ملیۆنەکەش بەڵێ زیان و خۆشەویستان من هەر لە پێش سایلوی هەولێرم و ئەوەی کە دەیبینن بەشێکیان فەلاح و بەشێکیان سایقی بار هەڵگرەکان بوو کە ناڕەزاییەکی زۆریان هەیە بە تایبەت فەلاح لە بڕەگەنمی وەرگرتنی ئەم ساڵی جووتیاران بۆی کە 140 گەنمەکانیان وەردەگیرێ وەژوای کردووە کە بەشێکیان پەنا بۆ بڕینی یان کڕینی وەرەقە ببن بۆی کە زیاتر حکوومەت لیان وەربگرێ و بەشێکیان کێشەوەیانەیە کێشتان پارەی 2016 پارەی گەنمەکانیان وەرنەگرتووە من هەر لە نێوەم فەلاحانە و لەگەڵ ئەم فەلاحانە بەردەوام دەبم زیاتر خەمەکانی ئەوان بۆیەوە دەگوازمەوە بە هیوای چارەسەرکردن بەڵام دوای ناوە بڕێە دێمەوە خزمەت دێوی عزیز. بەڵێ زیان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوە بڕاهاتمەوە خزمەت دێوی عزیز و خۆشەویست من هەر لەگەڵ فەلاحەکان بەردەوام دەم و باسیەوە دەکەم ئەگەر بێت و گوزەرانی فەلاح وەکو ئەوەی ئێستاکە بێ ئایا پێویستە فەلاح چی بکە؟ ئایا هیچ فەلاحێک هەبووە لە بەروەی کە حکوومەت بڕی پێویستی گەنمی لێ وەرنەگرتووە واز لە فەلاحەتی بێنێت باسی چارەسەر دەکەین ئاخۆ چارەسەر چییە بۆ گوزەرانی ئێستای فەلاحان لەگەڵمان بمێنەوە منیش ئێستاکە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ فەلاحەکان بەردەوام دەبێت. کاکە خەرک داوای چاکەی هەموو دەکات لە ئەوی بکرێ بەڵام ئەوەی کە دەسەڵات ژنەبی کە نەکرێ احتمالە حکوومەتی ژێ و دەسەڵاتی نیە جاروێ بیکە ئێستا و دەسەڵاتی بۆخشت ئێستا ئەوش عەزلی لەوانەیە فەلاح بیستن والله لەوانێ 150 دۆلم هەیە چەندت کردووە بە چەندت بۆ هاتوۆتەوە کاکە ڕەسیدەکە ئەمەی کوشتیا ڕەسیدەکە 50 دۆلم 5 تەن و 400 کیلۆ هاتەوە گەنمەکەشم 6 تەنی کردیە ئەوەکەیت کە دەیبستم تەنی بە 100,000 بکڕم هەشە بکڕی بە پارە دەبزانم تەنی 100,000 بێ دەسەری کرێلۆری لێ بدا هەباشەی لێ دەبزانم قەردار دەبێ و لە سەیاندا ئی مەغموریش 50 دۆلم 170 تەنی لۆ هاتەوە ئیمە 5 تەن و 400 کیلۆ هاتەوە کورە هەر بەکەرگەی زانین ئەم 5 تەن لێ بکەم والله دەی بچی بە با 280 ئەم پێدای ئەلعانەوەتە نمونە مینایە 280,000 لۆ مەڕ لێم دەکڕن ئارێ وەڵڵا گەنمەکە جوانە ینی گەنمەکەم هیچ عیبی نییە گەنمەکەم هیچ عیبی نییە دەبێ مەغموریش دەرێ 2 ملیۆن نیوم دێ لۆ دەرەجەیەک دادەنێم و سڕەت فەوریت دەمێ ئەم ڕەشوەشم نەدایە و گەمەکە ئەو هەمایتەوە
داواکاری چیتان وڵی داواکاریمەوەیە حکوومەت بڕێک بە خۆی دابستەوە ئەمە هەموو کوڕێ حکوومەتەینا بەڵام حکوومەت هیچ معنایەکی نییە با هەبرێ هیچ ناتاندم هیچ تەسمیل ناکەم و با گەنمەکە لێرە هەموو عالم لێ مام کرد نەک بچن بە 5 غەرامە ڕازی بن و 5 دوێ بێتەوە ڕازی بن برێن باشە کاکە ڕاستیدی 5 دوێتەوە چ لە 5 بکەم ئەم 6 گەنم یەک جیهاتیە 4 و 5 400 کیلۆ واتەوە چ تەنەکەیت کە لێ بکەم 50 تەنەکەیت کە لێ بکەم پێمرێ وەزعی فەلاعی خۆ بگەشت وڵی ئەو بڕی خراپە هەموو علاافەکان ژەمەیان کوشتیا گەنم دەکردن لەما واستەی دەکەن بە دەرەزەیەک دەڕوە و ئیمەش ئەوە فەلاعەکەشە ئارێەوە بێسەرەمەکانتان ساغ ناتەوە ئەگەر جگە لە گەنم شتی کە بۆن منە تەماتەش ئێستامان من حردی من ئاوی نییە لێ دەگەڕە بیرش لێ دەین دەوەرە مافەقی بیرەکەم لەوە گرا دەشتگرن مەشینەکەشت دەستێنن کارە باشنە یعنی وڵا پێویستیان بە چیە پێویستیان بە چمیایە پێویستیان بە هەموو شتێکێک کاکە فەلا هەر پشتێ بخرێن فەلا حواز لە فەلاعاتی دێنن زۆر بێ وڵا هەموو دەستەوە مارێدادنش لە مارێ پارەداتەوە چ بکە فەقیر وەچ لۆی دەرنێنی هەموو سارێ زەرەر ئەو گەرمەی بچی لە بازاری فرۆشتی چ لێ بکە گەرمی چەند ساڵت دایکتە حکوومەتی تا سپارە دووەرنەگرت بە هیچ کێشەی ئەمە 2016 هەندەگەنمم تەسمیل کردیا لەگە ئەو پیاوەی هاتە ئێستا پارەکەم وەرنەگرتیا لەو سای لۆش تەسمیلم کردیا چەندە پارەکە وڵا پارەکەم 12 تەنە کاکە ئەوە وازم لە فەلاعەتی هینا وەچی پارەنەی بەچ بکە هەواز لە فەلاعەتینە وڵا وازم لێ عرض و شتی شت هەبوو بەری عردیشم هەیە 25 دۆرم عردم هەیە دوانم هیچ فەلاحەتی لێ ناکەین ناکەم هیچی لێ ناکەم فەلاحەتیش دەزانی خۆشت کۆنە وڵا خۆشم فەلاعم بەری باشە لەبەر چی ناکەی چکم کاکە وەچی من بێم گەن میلیۆنە لە بازاری فرۆشم بە تەنی بە 300 هزاری بدەم بە 250 بدەم چ بدەمە دەڕاستەی چ بدەمە تەلەکتەری زۆرە کاکە چیمیای بدێ بڕۆ ئاوی بدێ و زەرە ساڵیش پارەکەی وەرگری پاشی 4 سارەوە بۆ 5 سەرم پارەکەم وەرنەگرتیا ناکەم وازم لێ بۆ کە ڕسیدەکەمان بداتێ پژگیریمان بداتێ کاکە ئەمەش حەقیمەیە پژگیرەکەم بە تەواوی بداتێ بەبێم لە باش ئەگەر گەنم نەبێ ئیشی تر بێ بۆ نمونە تەماتە خیاری بێت تووشی هەمان ئەو کێشەیە ئەما کێشەیە چیلۆ تەماتی دیستانە بە 750 بە هەزاریە ئێستا بڕۆ بە ڕۆحێک بە 300 تەماتی دەکڕی خیارەوەتر پیاسەوەتر هەموو شتێک هاوینە چیلێ دستانە بڕۆ چیلێ بە 750 بازاری کەمتر نایکڕی کە ئیزی خۆمانیش دەگاتی لە تەریخە چێر هەموو شتێکی هەموو شتێک وی لێدی گەرم لە دەرەوە لۆماندی کاکە هەموو شتێک لە دەرەوەدی مەغمور بڕۆ چیلێ تەنی بە 8000 دینارە بە چێ سڕەت ناگاتێ بە پارە بچێ ژۆری بە پارە بۆ واسەر چێ ژۆرەکە نەکەن مەخموری حکوومەتی عێراقی وەردەگرێوانە ئارێوەڵە لۆ ڕەسیدی بە فولیە باشە لۆ ئەووالویمەوە حکوومەتیمەوە شتمانە کاکە تەنی بەخوای بە 100 زەنیارم کردی ئالێکوان ئێ چی دەبزانێت چنەوە دەردەنی بەخوای ساف زەرەرەگەلێکی دەمەوە مکانەکەمەکەشگا باشنەکەم دەرەز دوو دەرەچی پارەکەتان دەدات وڵای پارەکەی دیار نیە حتی ئێستا ئەمەڵێکی نییە ئایا دەمانداتی ئایا نامانداتی بەخوای 4 16 مای وەرم نەگرتیە ئارێ بەخوای 3 سارمای وەرم نەگرتیە ئێستاش هەوڵ دەدەی گەنمەکەی بدێ هیچی یەکەمەدی یان دەبی بیسن لە بازار بدێتە تەڕعەکانی کەم بەلاش یان دەبی ئا بیدەمە حکوومەتی بیدەمە کۆشخواز لە بازار ساخیکەنەوە زەرر دەکەن ئارێوەڵە زەرر دەکەن ئارۆڵە زۆری زەرر دەکەن ئارێوەڵە نایکڕ کابرا ئەمە چیمە گەنم لە ڕۆسەری و بارکردە کابرا 150 تەین دواتەوە ڕسیدەکەی 13 تەنە 12 تەین دواتەوە 8 تەین دواتەوە قەلا بەچوکی من دەتەین لۆ بدەین مەسالی ئەوی دیشەمون دەبی بچێ بازاری بە 380 زایدا کەس لیشی ناکڕی کابرا تو زارش پارە هەیە و کتابی دەکرد دێن لێر تەسلیم دەکاتن و بڕۆ بەخێرچی مەسائلی ئەو کتابکردڕینە چۆن ئەگەر بۆم باسکە ینی کابرا کتابەکی کڕە 5 تەنە یەک کەش 5 دواتەوە یەک کەش 5 دواتەوە دەبتە 15 تەن ئینساقی دەکات لی دەداتن و دەبتە 15 تەن پێی تەسلیم دەکاتن ئەوە حکومەت ڕێی پێدایال و خۆت دەمز دەکەی و دێنی پێ تەسلیم دەکەی فەلاع و ئێوە و بەگشتی ینی ئەو کێشەکانی سایلۆ پێویستان بە چیتان بۆ بکرێت بە قورعان زانچە دەبی ڕستی زیاد بکرێت لۆ فەلاعی ڕستی زیاکە لۆ فەلاعی ناوی ساقە ئەو ساقە هەموو لێرە مرد هەموو سوتالە گەرمە ئەو قەرەبار غێل و ساقان دروست دەبێت جێک نێ ساق لێ دابنیشی جێک نێ ساق ساعتە چی لێ بکات نێژە چی لێ بکات شتە چی لێ بکاتن هەموو داوای هەموو شتێکمان کردێن ناکرێتن یعنی داوای هەموو شتەکانمان لێ کردێ بە زۆر چی نەکرێتن 20 جارمان پێگوت استفادەی نییە چی لۆ فەلاحی بکرێ بە ڕای تو باشە لە ئێستادا بەڕاستی ڕسیدی ئەو گەن وەرگرتنەی زیادکەن
ئالە سایلۆی زیاتریان لێوەرگرن بەشک و فەلاعەکانمان پاشگاز نابن و لە ئیشکارەکانیان لە زراعەتەکانیان هەتا شیناوی بیستانەکانیان ئێستا تەماتە نافرۆشێ بەخۆی ئێستا برازایەکەم تەماتەی کردی دوو نێدرم کاکە لۆ ناچی بڕین دەرێ وەڵا نافرۆشێ نافرۆشانی لەبەوەی بەرهەمی دەرەچی دێتە ناو بەرهەمی دەرەچی دێتن لێرەش بازارەکانمە وها نییە خەرچی لایدە و تەزیری عیلۆ خارج نییە ناڕۆڵ چ لایەنێ بەتەمای هەولێرش بێ هەولێر بێخلاص نابی چۆنە تا لێ تام وەردەگرن سڕەکان بەڕاستی ئەگە واقعی بم سڕەکان زۆر جوانە زۆر باش بەڕێوە دەچی لە دەرێ بەخۆی بە ڕەسیدی فەلاعی لێرە سڕەدادەدرێ زۆر بە جوانی ئەمە دەزانم سبەی بە بەرەم دەکەی ئەو شو دەچم بار دەکەم سبەینی بەتار دەکەم باسییان کرە و بار هەڵگرانەی کە دەیبینینی هەر یەکێک دووسێ فەلاحی تێدایە ئەمە چۆنە زانی چۆنەمە مەسەن فەلاع نارێ 50 دۆلم 5 تەنی لاتەوە نیە هەیە 5 تەنەکە تەسمیل ناکە سیارە چەند تەنی دەگرێت ئەوە 50 تەنی دەگرێەوە بەڵێ ینی 5 تەنی فەلاعیش 5 تەنی فەلاعی دەبێت تا قەڵابێکتەوە دەزانی چۆن مەسەلەن دە فەلاعی ناوان لێک دابی بەس کابرا فرۆشیتەوە من مەسەلەن 5 تەنە چیەکە خۆ 5 تەنی نای مەسایل گەرمەکەش دەفرۆشم ڕستەکەش دەفرۆشیەوە پارەکەیان زوو دەگیرێت پارەکانیان زوو بۆ دێ پارە سێستا پارە 2014 مایە 16 مایە بە قستی دا هەندێک هەیە مەسەلەن قست ئێستا ژەمی 2016 مان لە حکومەتی مایە وەرمان نەگرتی هەیە 14 مایە هەیە 15 مایە بەنسبەتە خۆم 16 مایە ئێستاش وڵا پێویستە یەک بەنسبەت تەماتە و خیارەوانەوە لەو کە من نیتم ئێستا بەڵام پێویستە حدودەکان بگیری لێ نەگەڕن ئەو شتانە داخل بی هەتا من بەرهەمی خۆم هەبیلۆ بەرهەمی دەرەوە بێنم بەنسبەت فەلاعیش دەکرێت حکومەتی هەرێم زەخت لە بەغدا بکە داوا بکە ینی ئەو کەمیە لۆیان زیاد بکرێت مەسەلەن من لۆ نمونە 6 تەنم هەیە 300 تەنم لێ وەردەگری لە 6 تەن ئینتاجم 300 تەنم لێ وەردەگری ئەدی ئەوکەی دەچلێکم مەجبورن بازاڕەش ئەگەر لە وەرەقەشی لۆ بکڕم وەرەقە تەنی بە 100,000 90,000 85,000 ئەوش لۆ هەیە تو دەکڕی جاروەگەنمەکەت ڕەفز دەبی ئەو پارەت دەڕوا سەلۆ نمونە برادرەی خۆم دوونێ 80 تەنی کڕیە بە 8 ملیۆن کڕیتی قەلابی گرتە شۆفەری گرتیە گەنمەکەی ڕەفزە چی لێ بکە ئەو 8 ملیۆنی کەش زەرەر کرد یعنی بەغدا دەبوو یعنی حسابك لو هەرێمی کوردستان بکە یا هەرێم زەخت بکە لە بەغدا کە ئەو کەمیە لەوە زیاد بکرێت ئێمە لەگە 6 تەنم هەبی 300 تەنم لێوەگری باقیەکەی دەچلێکم مەجبورم بی بەمە بازای ڕەش بین ئەو جاوان نازانم کوی تەسمیل دەکەن و بە پارەی ئەمە نازانمەوە لە مەخمور کوی تەسمیل دەکەن کوی تەسمیل ناکەن ئەو بەو شێوەیە گەنمی لێوەگری گەن بەبێ وەرەقە فری لێوەگریتم کابرا فەلاع چەند تەن تێکاکە بینە ژۆرێ بە فری بەبێ وەرەقە ئەو کات فەلاع هاندانی چ بۆ فەلاحکە زیاد فەلاعەتی بکرێت بەرێ ئەگەری تو هەر ئەوها وەرنەگیرێت و بەو شێوەیە بێ ینی واز لە فەلاحەتی فەلاع بەرێت دەمر دەبێ ئەمنیش مەزبورم عاردەکان دنیا عاردەکە مەزبورە بە ئیجاریدە کابرا بێ شیناوی لەسەر بکات لە گەنمەکەی باشترە هاوڕێشتە بوازی لە فەلاحیە نابێت زۆر هەبوو ئاوارە کردێ بیستان کردێ شیناوی کردێ شرتی بەڵێ زیزان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاو سرنجی جوتیاران و فەلاحانی هەرێمی کوردستان و کە هەر یەکێکیان جۆرێک ناڕزایی و گلەییان هەبوو بەڵام هەمویان کۆک بوون لەسەرەوەی کە پێویستە بڕی زیاتری گەنمیان لێوەرگیرێت لەبەرەوەی بڕێ ئێستا لێیان وەردەگیرێت بڕێکی زۆر کەمە و تەنانەت ناتوانن بەم بڕێکە حکوومەت لێوەردەگرێت مەسروف و خەرجی ئەم گەنمەیەش کە کردویانە لە ماوەی ڕابردوو دابین بکەن فەلاحەکان خەم و پەژارەیان زۆرە بە تایبەت لە دوای ئەم 10 ساڵەی کۆتایی کە حکوومەت بە تەواوەتی پشتی لە فەلاحان کردووە و هیچ بڕێکی پێویست کێمیا و پێداویستەکانی فەلاحیان بۆ دابین ناکرێت
ئەڵلقەی ئەمجاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایی توانی بم خەمی فەلاحان بەیەوەی ئازیز و خۆشەویست بگێنم تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر سوپاسی هاوکارم یونس عەبدوڵڵا دەکەم کە لە بەرنمەیە لەگەڵم هاوکار بوو تاڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.